یەکێک لەو سیفەتە جوانانە و ئەخلاقە جوانانەی کە زۆر جار جەختمان لەسەر کردووە و تەکیدمان لەسەر کردووە ئەخلاقی وەفایە. ئینسانی وەفادار خاوەنی جوانترین ئەخلاقە. ئینسانی بێوەفاش ئیتر خۆتان تەماشایکەن کەسێک بێوەفا بێ لە ژیانە بەرامبەر بە چاکەکاران بەرامبەر بەو کەسانەی چاکەیان بۆ کردووە تەماشاکە چەند ناشرینە. هەر لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە زۆر بە جوانی باسی وەصفی ئەخلاقی وەفامان بۆ ئەکات و هەروەها پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم کە خۆی و پێغەمبەرانی تریش ڕەمزی وەفا بوون بعملی و هەروەها لە گفتارەکانیشانە پێغەمبەر صلی الله عليه وسلم و پیاو چاکان و پێغەمبەرانی پێشوو زۆر جەختیان کردووە لەسەر وەفا. ولناو وفايشا وفا بدايك وباوك يعني اگر وفا خانويك بي وتويانا بياو چاكان وتويانا اگر وفا خانويك بي سقفي خانوكا وفايا برامبر بدايك وباوك يعني او السروي همو وفا كان ووتوشيانا اگر وفا لا شيك بي وجستيك بي سري او جستيا وفايا برامبر بدايك وباوك سري او لا شيء يعني اگر وفا قشتي بكي بلا شيء سركي ك لا شيء انسان بسر وحيه سركي بريتيه لا وفا بدايكو باو دايكو باو كيك اماده بون حموش تبكنا قرباني تو دايكو باو كيك ك تو بهوي اوان وحاتي تبون لكاتيك تو هيش نبوي ناوتیش نەبوو لەم دنیاە بەهۆی دایک و باوکەوە هاتوویتە بوون. لە کاتێکا تۆ ئەگەر کەسێ بەرامبەر یەک چاکەیەکی بچووک بکە یەک چاکەیەکی بچووک بکە هەرگیز لەبیرت ناچێ ئەگەر حتا بەبێ قەسدیش بیکە. یعنی ئەگەر مەبەستی تۆیش نەبێ بۆ نمونە ئێستا تۆ بە سیارەکەتەوە ئەگەر بڕۆی بگەیتە ئەو فلکەیە ئەگەر ئەو پۆلیسی هاتوچۆیە کە وەستاوە لەوەیە تۆزێ زووتر بتخاتە ڕێ یا وەکو بڵێ ئیشاراتەکە تەواو بووە و بەڵام ئەو لەبەر خاتری ئەوەی مەسەلەن تۆ نەخۆشیەکت پێ یان کەسێکت پێ تەماشاکەی ئیشارەتت بۆ کە و سیارەکانی تر ڕائەوەستێنێت و ئەخاتە ڕێ هەتا ماوی ئەو مرورە ئەبینی هەستەکەی قەرزاریت کە لەحزەیەکە ئەو قەسدی تۆ نەبووە لەوانەیە هەر وەکو ئەرکێکی خۆی وەکو واجبێکی خۆی بەجێهێنابێ. ئەمە بەرامبەر بە کەسێک کە چاکەیەکت بەرامبەر بکات تۆ وەفات هەیە بەرامبەری تۆ شکریەکەی و پێغەمبەری خوش ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ شکری خەڵکی نەکا شکری خوای نەکردووە من لم يشكر الناس لم يشكر الله. دەی ئەبێ تۆ شکری تۆ سوپاسی تۆ بەرامبەر بە دایک و باوکێ چۆن بێ کە تۆ نەبووی ئەوان هێناوتیانە بوون لە کاتێکە کە ئەوان ئەگەر نەداریش بوو بێتن تۆیان کردۆتە شەریکی خۆیان لە ڕزق و ڕۆزیانە و چاوەڕانی ئەوەش نەبوون ڕۆژێ لە ڕۆژان تۆ پاداشتیان بیتەوە. دایک تۆی هەڵگرتووە 9 مانگ دەسکی خۆیان و ئەتپارێزێ شەو و ڕۆژی خۆی کردۆتە قوربانی تۆ کاتێکیش لە دایک ئەبیت ئەو دایکە چۆن ئەتپارێزێ هەر تۆزێک بە زاکیرەی خۆمانە یعنی بگەڕێینەوە بۆ دوا و چاومان بەم ناڵە برا و خوشکە بچکەکانی دوای خۆمان بکەوێ دایک چی بۆ ئەکا باوک چی بۆ ئەکا چۆن ئەو مناڵە ئەپارێزن ئێمەشیان ئاوا پاراستووە. بیری لێ بکەرەوە دوای ئەوەی کە تۆزێ گەورە ئەبی چنێ دڵیان پێت خۆشە بێ کاتێکە گاوڵکیەکەی چۆن ئەگەشێنەوە کاتێک تۆ بینن گاوڵکیەکەی کاتێکە پێ ئەگری چی ئەکەن بۆت کاتێک کە زوان ئەگری لەوانەیە یەکەم قسەیەک کە فێر بوو بی جمێندان بێ بە دایک و باوک تفکردن بێ لیان بەڵام ئەوان شانازی پێوە ئەکەن ئەوان دڵیان پێی خۆشە بێ. بیری لێ بکەرەوە کاتێک تۆزێ گەورە ئەبی دایک چیت بوو ئەکا و چەند دڵی خۆشە و باوک چیت بوو ئەکا کاتێکە ئەدنەن لە ڕەوزە پاشان ئەدنەن لە مەکتەب چۆن بە سەرما دایک لەگەڵ تا دێت تا ئەدواتە نزیکی مەکتەبەکە و باران و سەرما بیری لێ ناکەنەوە زوو هەڵسیان لە خەو بیری لێ ناکەنەوە هەموو شتێکەکەنە قوربانی ئەوەی کە تۆ پێ بگەی و چاوەڕوانی ئەوەش نین لە تۆوە کە تۆ پاداشتێکیان بیتەوە.
یەک تۆز بیر بە زاکیرەی خۆتا بکەوە تۆ خۆت کە گەورەی ئێسە و چی بۆ مناڵەکانی خۆتەکەی واللهی دایک و باوک لەوە کەمتریان بۆ تۆ نەکردو ئەگەر زیاتریان نەکردو بێ بەڵام لەگەڵ ئەوەشە کە خوای تەعالا لە قورئانە وەسیەتمان پێکا ئەفەرمێ ووەصەینا الئینسانە بیوالیدەیه ئیحسانە وەسیەتمان کردووە ئامۆژگاریمان کردووە بە ئینسانەکان کە بەرامبەر بە دایک و باوکیان چاک بن بیر لە ئەو چاکەیەی دایک و باوک بکەنەوە حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا يعني أو مرحلة أخوة تعالى باسيكا كمرحلة حملك كنومانك ومرحلة للتالى شير برينوك أو مرحلة زور زحمة بودايك كسيمان يعني مرحلة كي زور سختة تاتو أجيت أو مرحلة أخوة تعالى أو أخاتو بير هاشان وصفي أو هل القرآن لسورة أحقافا أخوة تعالى وصفي أو كروب أولادانا أكاد ئەو کوڕکچانە ئەکا کە بەرامبەر بە دایک و باوکیان چاکن کە وەفایان هەیە بەرامبەر بە ئەو چاکەیەی دایک و باوک بۆیە خوای تەعالا تەماشاکەی وەصفیان ئەکات و مەدحیان ئەکا هەر لەو سوورەتەیە لە چەند ئایەتێکە پاشان زەممی ئەو کەسانەش ئەکا کە بەرامبەر بە دایک و باوکیان بێوەفان ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء